بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان إذا زلزلت الأرض زلزالها كاتيك زوي دهن ريت اللرزو بوما اللرزة زور بهيزكي بو بيشهات وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها هرچی لە زەویدا هەبوو لە ماددە سنجینەکانی ناوی دەری پەڕاند و هێنایە دەرەوە. ئەو کاتە ئادەمی زادیش دەڵێت ئەوە چیەتی بۆ وای لێ هات. ئیماندار هەز دەکات کۆتایی دنیایە و بەرپابوونی ڕۆژی قیامەتە، بێ ئیمانیش سەری لێ دەشێوێت و نازانێت بەرەو کوێ ڕابکات. يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها لەو ڕۆژەدا زەوی هەواڵەکانی خۆی دەجێڕێتەوە بەهۆی ئەوەی کە پەروەردگارت ڕایگەیاندووە. ئەی ئینسان، فەرمانی بۆ دەرکردووە کاتی کۆتایی هاتنیەتی. يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم. ئەو ڕۆژە خەڵکی دەستە دەستە بەرەو گۆڕەپانی لێپرسینەوە دەچن بە پەرش و بڵاوی تا کار و کردەوەکانیان ببیننەوە. دیارە کەنامەی کردەوەکان تۆمار کراوە بە دەنگ و ڕەنگەوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يره. جا ئەوەی بەقەدەر سەنجی گەردی لەیەک خێر و چاکەی ئەنجام دابێت دەیبینێتەوە. ومن يعمل مثقال ذرة شرا يره. ئەوەشی کە بەقەدەر سەنجی گەردی لەیەک شەڕ و خراپەی هەبێت دەیبینێتەوە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.